دیارە بێگومان لە ستودیۆکەمان کۆمەڵە یاری هەیە تایبەتە بە پرۆگرامی گەمەسات ئەمڕۆ وەکو سوپرایزێکم بۆ ئەو هونەرمەندە خۆشویستانی کامڕۆ لامانن چەند یاریێکی خۆش ئەنجام بدەین پێشکارەکە خۆشی لایە بێ بمان چۆڵە نەتوانێت دواتر بەزەبین بە دوو گروپ باش دوو گروپەکەم یانەکانی بەخێر بێت سەرچاوان هەرێک لە بەڕێزان کاکە زەریا سامی چریکەی عەبەڕەش هەروەها کاکە کارۆسەوز ئەمڕۆ لامان ئامادەن بەخێر بێن سەرچاوان جەژنتان پیرۆز بێ بانووڵەکەشیان بۆ بەرم جا من لەگەڵەوە ناوایە کێشەم هەبووەیانت سەوز و ساماڵ و کێشەم هەبوو لەگەڵەوە زۆر زۆر بەخێر بن کاک زەرێبا لە تۆ دەست پێ بکەم پەیامی خۆ لە جەژنە پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز لە ئێوە و سەرجەم هاونیشتیمانیان و برادرانی پشتی کامێرەش پیرۆز بێت بە هیوام ئەم جەژنە و سەرجەم ڕۆژەکانی تر هەموو خەڵکی کورد لە دڵخۆشی و ئاسوودەیی بژین و هەموومان دوور بین لەم بەتانەگریسەی کۆرۆنا گیرفانە پڕکە لە چکلێت بەڵام سنگە پڕکە لە قسەی خۆش ئەمڕۆ باشە خات و چریکە پەیامی تۆ جەژنتان پیرۆز بێ لە هەموو لایەک لە کورسات لە بینەران لە مسلمانان لە هەموو لایەک بە هیوای ڕۆژێکی ئارام بۆ هەموو بەسەراتی خۆشە بۆ ئامادە کوردینم نە ئێستاوە کاکە کارۆ گیان جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ لەم ستافە جوانە لە پشتی کامێرە لە هەموو کورد خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ لەگەڵتانە چریکە بەسەراتی خۆشی ئامادە نەکردو دڵنیام تۆ ئەوە داماناوە زەریا ڕێکەوتوین خەمەخەفەتی چی هەیە دنیاە دنیا ئێستا دوو مانگە پرۆڤاکەینی تو شوێنی عەرزی تیا بکەین شوێنی باشە بەخێر بێت سەرچاوان مامۆستا نەجوە جارێکی تر زۆر بەخێر بێت بەخێر بێتەوە سەرچاوان تۆش لەگەڵمان ئەمڕۆ هەندێک یاری ئەنجام بدەیت باشە زۆر زۆر بەخێر بێتەوە هەزان جەژنە پیرۆز بێ زۆر زۆر بەخێر بێت جەژنە پیرۆز بێ هێژانگیان بەخێر بێت تەواوی بینەرانمان لە هەر کوێیەکی ئەم دنیایان جەژنە پیرۆزەکەم بە تایبەت لە بینەرانی گەمەسات ئەوانیش بە هەمان شەوە لە هەر شوێنێک بن بە تایبەت ئەوانەی دەرەوە زۆر زۆر بینەری ئێمەن بەڕاستی ڕێز ئیسلام هەیە بۆ هەموو لایەک و هیوادارم جەژنی پڕ خێر و خۆشی و بەرەکەت بێ بۆ هەموو لایەک چەند کەس هێناوەتەنێ پرۆگرامەکەەوە تا ئێستا من تا ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بەردەوامم تا ئێستا نزیکەی ڕێک 47 بەرنامەمان کردووە تا ئێستا 120 کەسایەتی ناسراوی کوردستان بەبێ جیاوازی لەگەڵمان ئامادە بوون و نوان بوون گەوریان مان هەیە ئەوانە ئێستا خۆشحاڵە خۆش بەبێگومان گەمەسادێکێکە لە پرۆگرامە زۆر تایبەت و جوانەکانی دەستگای میدیای کورسات دەستە خۆش بە هێژانگیان جا ئەمڕۆ وەکو لە دەستپێکە ئاریش باسی لێو کرد کۆمەڵێک یاریت لەگەڵ خۆتا هێناوە بۆ ئەم ستۆدیۆ بۆ ئەوەی کە کەشی گەمەسات بینە ناو ڕۆژێکی نوێەوە دەست بە یاریەکان بکەین با دەست پێ بکەین بەڵام بازارە بزانین بەسەراتی خۆشتێکی خۆشمان بۆ باسکەن لە جەژنە کوردستان زەریا ئەترسم عادەتەکانت دوای زیاتر بێ بدۆڕی کاک زەریا لە بەرنامەی گەمەساتیش با بڵێن بە خۆشحاڵیەوە بەشداریم کرد شتێکی ئاوا هادیان و زەریا ئێتانی یەک شت نەبوو ئاخر دیارە قسەی ئەچم دەست پێ یەکەم ئەو شتا باشە دیارە لەگەڵ هاوڕەکان تا قسەی زۆر خۆشە هەیە قسەی تایبەت هەیە بەسەراتی خۆشێ بۆیە ئەوانێک سەرەوەی وڵی شتێکە جێرمەوەی تر نازانم خۆشە بێیان ئەگەر ناخۆشیش بێ پێکەنی ئەوە زۆر باشە با بڵێن من نزیکەی 7 بۆ 8 ساڵ مامەسابم لە عەربەت باشە شتێکم کردبوو بە خوی ساڵانە هەم ساڵی جارێک لە عەربەتەوە بە پێ هاتمەوە بە ماڵەوە ماڵمان لە گەڕەکی کورساتە باشە ساڵێکیان کە هاتمەوە ئیتر لە بازگەی عەربەت سلێمانی لەوێ ئاسایشێکی بەڕێز وەستانی وتی چێکی بۆ کوێچی ئیتر بە پێ ڕۆژن بەکۆڵە پشتێکەوە ئیتر ئێمە شتێکێ لە ناو شانۆیە چۆن ئەدای وشەکان بکەیت چۆن شتێک لە حەجمی خۆی گەورەتر بکە یان بچووکی بکەیتەوە مەڵا لە عەربەتەوە بە پێ ڕۆن وتی بۆ کوێ وەکو بڵم تا لای مێزە وتم لە عەربەت و تا لای سلێمانیە ڕۆن ئیتر وەستاتی هیچی نەوت نەیوت فەرموو نەیوت بۆچی ئاوا سەیرێکی کردم دەستێکی ئاوا لێکردوتەوە ئیتر هیچی نەکرد یعنی حەپەسا بە لەو حاڵەتەکە باش دەی تەشجیعم کەن دەی پێکەنین کوا پشت کامێرە دەی سلێمانی بۆ تۆپەی کە یاریەکەن ئەساڵێن تۆ
بۆی کە ئەیتەقینەڵان تۆ کورسیەکە درستە مامەساڵمە زۆر جارەڵام زەخمتر دەرەکەوە دەبابە و دەبابە دەبابە شاعیرەکەی دەبابەکە ئەو ئیتر کەیتەقین ماسی و ماس ماسیە قورسی دەمانچە و دەمانچەشێ دەمانچە ماسی و ماف یارەکان بکەین دەست پێ بکەین هەژان یارەکانمان بۆ ڕوون کەرەوە برایانی میوزیک لەگەڵمانە بن لە کاتێ ئەنجامدان یارەکان منیش وەکو تایمەر لەگەڵتان نابم زۆر باشە سەرەتا حەزەکەم لە چریکە و کارەوە دەست پێ بکەم دەی دوو هاوسەرن بەڵام بزانین نافەسەکە لە بینیانە چۆنە بێت بەڵێ باشە پێم لەگەڵ فو لەگەڵ فووە بەینتان باشە من ئەترسم ببوورێمەوە ڕاستەکە کاگاری کێشەی ئەوەی تەوان بەڵام ئەستا ئیشەڵا تاقیکەرەوە. هیچ نابێ فەرمون دەیزانین کاوتامە بە دڵنیاییەوە کاروی بات ئێستا تۆ هینا خەیەکی پرۆڤی مەسرحین لەگەڵ زەریە تەمرینی سەڵ زۆرەکەین تەسەوڕەکەم هەژان تایمەرەکەی لای من بەڵێ منیش نازانم تایمەرم لات ئەو منیش تایمەرم لایە زۆر باش بەڵێ دەی بە یارمەتیەوە فەرموو باشە ئەم یاریە وەک ئەزانن ژمارەیەکی زۆر لێرە تۆپی تێنس بوونی هەیە بەڵێ تەنها یەک دقەتان هەیە بۆ ئەوەی لە ڕێگەی فۆوە زۆرترین تۆپ ئاراستەی ئەوێ بکەن و جێگیریکەن خەڵاتەکان چی؟ باشە خەڵاتەکەیان خەڵاتم نێناوەڵە باشە جەژنە تێز نابێت تێز بکەین زین چییە؟ با بچینە خوارەوەی نەبێ ئەتوانن بچنە خوارەوە بەڵێ باشە جوابێمە لای ئێوە ئێوە ئامادەن دەست پێ بکەین بەڵێ فەرمون دەست پێ بکەن دەقەیەکەوە باشە ئافرەم چریکە باشە ئافرین چریکە وڵات چریکە لە پێش چریکە نابێ بەدەست چریکە نابێ بەدەست دەیکار و حیامامەدا باشە نابێ بەدەست هاوڕێیان باشە چریکە و کاریکەم باشە نزیک بوو نزیک بوو نزیک بوو 20 کاتانۆنە نەماوە 18 بەدەست ساڵەی چریکە باشە باشە کات ئەوەنە نەماوە باشە باشە کاتەوە بوو دەستان خۆش بێ کاتەوە بوو دەست خۆش شریکەوە بزان برتەوە تۆ خوا پێما بێ باشە. بزەوە تۆ کارۆ لەبەر ئەوەی ئەم بەدەست وا بچریکە کەواتە کارۆ بردیەوە ڕاستە زۆر نزیکەوە بەڵام کارۆ بڕێکی زۆر زۆر باشی لێرە جێگیر کردووە من هی هیچ تۆش باشە بەس هیچی تۆ بەفو بەدەست دەستە نانە هیچی بەفو نەبوو باشە دەستان خۆش ئاگامێنە بێ فۆکەم تۆ بەدەست کارۆژ ئاگام لێ بوو دەستی بەکارهێنا یەک زار یەک محاولەی بن تۆپەکان هەڵێمەوە سەرەوە باشە. ئەوە کاکارەوە لە ماڵی شەوە ڕاستکە مشتلیەکە ئارەوەڵا زۆر ئێجا مامەسان دەچمە و کاک زەریا بزانە زۆر باشە باشە بەڵام دەست بەکار ڕاهێنی زانی کە ئەتوانێت بەفو چم چاڵمشقی لە ناوی دانیشم دەست خۆش باش منی شاکاری بکەم مامەساگیان فەرموو فەرمان کاک زەریا ساگیان فەرمو کاک زەریا فەرمان ساگیان پێمان بڵێ دەست پێ بکەین بەڵێ ئێمە ئامادەین دەست پێ بکەن فەرمو باشە زەریا زۆر باش هاتووە مامەساژ دوان دەست خۆش مامەسا باشە باشە کات ئەوەنەی نەماوە زەریا لە پێشە
باشە دەستان خۆش بێ کات نەما دەستان خۆش بێ زەریا توانی سەرکەوتو بێ دەست خۆش مامۆستاگیان دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس مامۆستان نۆ بۆ 10 تۆپی جێگیر کرد مامۆستاش زۆر زۆر باش مامۆستا زەریا ئەڵێ مجەففەی پێ لا کاکە زەریا لە عربەتەوە بە پێیان پێ بۆ سلێمانی وەڵام تۆزێ ڕاهێنانی دەنگەوە لە شانۆیا ئەیکەین اینجا با بڵێن بۆ ئیشێکی شانۆیی ناچار بووم فێری ئامێری باڵەبان بم ئێتە مدەیەک ڕۆحی شاد کاک جوانڕۆی جوانەمەرگ با بڵێن مدەی 4 مانگێک لەژێر دەستی ئەوە ڕاهێنانمەکە با بڵێن هەر ئەوەنی چەند ئاوازێک فێر بووم بەس بۆ شانۆیەکە بەڵەوە کاریگەریەکەی ئەوە بێ باش چی بکەین مامۆساوانە فوی کوردی ساترسم گوێرانێکی پێ بڵێنی لاگوەمان باشە ئەتوانین یاریکی تر بکەین یاڵا ئەوەی پشت خۆتان ڕۆڵینگە باشە تەنها جوڵەی دەستی ئەوێ زەحمەت نییە کارەکە بەڵام یاریەکی جوانە لاە چێژ ئەو سەر باشە پێشم وا بێت ئەگەر کە لێرەوە پاڵەنا بەڵێ بگاتە سفر ڕاستەوەیە کە 15 بوو 2 خاڵە تانۆ 1 خاڵە دەیاڵە نانە باشە شتێکی پێزانی مامۆسانەوە باشە مامۆستاوەرە مامۆستاگیان بینینەوەم سەر وانە بەڵێ تەواوە مامۆستاگیان ئەمە یاری ڕۆڵینگە لە ڕێگی ئەم جوڵەیەوە ئەم خولەکەوە باشە پاڵ پێ و ئەنەی بەم جوڵەیە تا ئێرە زانین تا چەند جێگیرەکەی مامۆستاگیان فەرمو توانی دەست پێ بکەی ئەمە کاتی نییە 1 2 3 4 دەست خۆش مامۆستاگیان دەست خۆش بە مامۆستاگیان کاکە زەریا هەستە با بزانێت تۆ ئەمە تاقیشی کردوێتەوە هاوایە لەم یاریە باشە یاریەکانمان ئێمە دووبارە نەئەبوو ئێمە ئێستا نزیکی 100 یاریمان هەیە بەردەوام کە لەلایەن ستافی کورسات خۆی دروستەکرێ هاوڕانی دیکۆر دەستیان خۆش بێ واتار بەرنامەیەک هەر بەرنمەیەک ئێمە بڵێ یاری تازە بۆ ئەمانی بەتایبەت 5 بەرنمەکەیان کردووە هیچ کات یاری دووبارەیان نەکردووە ئێستا کاک زەریامەی کردووە نەیکردو کردومە کردوودا وەجبەکەی ئەوە چی بکەم دەشانسە خۆی فەرموو زەریاگیان 1 2 3 ئەسمونی هەیە دیارە 6 7 8 دەست خۆش زەریا دەست خۆش زەریاگیان زەریا لەگەڵ نان دروستکردن و شتا شۆنی بەڵا دەستپەرچی هەبوو. وڵات نەو بەردەوام تیرۆکە بەکار نێنەوە ناوەڵاوەم نەکرد باشە وەرە چریکەگیان چریکە نانە کردووە بە چریکە نانە کردووە باشە چریکەگیان بیخولێنەرە و دەست پێ بکە بەڵام تا ئێرە دەست خۆش کارۆ خواردنی خۆشە چریکە زۆر خواردنی زۆر خۆشە دەست خۆش چوار وەکو مامۆستا دەست خۆش وەرە کارۆگیان کارۆ یارمەتی ئەی لە ماڵە یارمەتی چریکەی وڵای کەم یارمەتی تێ ئەڵێکم ئەشە بۆ جلیکردی پێ لە بەرنەکردیان نەمزانی هەمووی جلی کوردی لەبەرە جا هاتوونم فەرمی دەست پێ بکە بەس لە زەریا زیاتر بێتری چونە دەزۆرەکەی زیاتر بێ حەوت دەست خۆش دەست خۆش بۆ تێم نافرەتی زەریا بکەیتەوە کارۆ کاگاری ئەخر مەفریجمە بەرهەمە تاسکەتان پێکەوەیە بەڵێ دەستان خۆش بێ دانە بەشایەتە لەگەڵ نانوشتا بینم باش بینە باشە پیتزاوشی دروستەکەی لە ماڵە نە والله نازانم. بەس بیزا ناخۆ ئارینانی تیری بۆ دروستکردن چی خواردی شاریەوە بینی لەگەڵ خواردنیا باشە بەس لەگەڵ دروستکردنیان زۆر نانە چ خواردنێک زۆر خۆش دروستەکە هەر مریشکی بەرێت تەماتە و پیاز و لیموی تێکات وڵە تاغەر ئەوە مریشک بە هەموو ئاگانە کێشەم لێرەکە شۆ لینی کێشەم لێ دەست خۆی بەبەستی بێ خواردنی خۆشە بەبەستی بێ و مەبەستی لەگەڵ یا بڕۆما فەرمی دەست پێ بکە هەر
بناوازەی کاک زەریاکەم بچین. زانم بە کاک زەریاگاتەوە زەریان نۆ بووی وەنیا؟ وەڵی هەشت نازانم نۆ بوویان هەشت بوو هەشت بوو وەڵا کاگاری پێشیای دەزەکەم پاڵی پێوە وەرە تۆش تاقیگەرەوە بێنەرەوە ئێرە بەشێکی زۆر لەم هاوڕێیانی لێران کاگرە بازوانیش بەشدار بوون لەگەڵمانە بەشێکی زۆر لەم هاوڕێیانە دێ بڕۆ پێشی یاری بوومە بزنان دەست خۆش تۆش بێ دەستی تۆ خۆش بێ دەست خۆشلانێکیان یاریتر چی هەژان؟ یاری تر یاریش بکەین کابێنەما. ئەو یاری تریشمان هەیە وڵا یاریەکی جوانە مامۆستا نەجمات ئەنجامی بە هەڵگاریە بەڵێ. لەگەڵ تەرکیزە باشی مامۆستاگیان ئەم یاریە تەرکیزە بۆ دواتر هەڵە نەسەرین وەکسەر گۆرانێکی شەڵێ باشە مامۆستاگیان ئەم یاریە وەگە بینی ساچمەیەک لێرەیە دانراوە فەرموو مامۆستاگیان باشە کارەکە بریتێ لەوەی کە من سێم حاولە ئێم بەتە بزانم لە ڕێگەی ئەو سێم حاولێ چەند جار ئەم تۆپە جێگیرەکەی کارەکە ئەوەیە کە بتوانی لە پێنجەکە جێگیریکەی لە ڕێگەی ئەم کردنەوەیەوە بەم شێوازە باشە مامۆستاگیان فەرموو جاری یەکەم زانگ مامۆستا تا چەند جێگیریەکە وەڵا دەست خۆش دەست خۆش باشە جاری یەکەم لە 5 جێگیری کرد جاری دووەم لە 4 مامۆستاگیان تەرکیز زۆر باشە سێمین هەوڵ دەست خۆش ئەمەیان چوە دەرەوەی یاریەکە بەڵام 2 جار 4 و 5 جێگیرەکە دەست خۆش مامۆستاگیان واتە تەرکیزێکی باشتەیە لەش ساغ تەرکیزی باشە فەرموو مامۆستاگیان هەردامەنی شەرەوە بە بەرەمێکمان پێشەشکە کاتێکی وایە فەرموو الزمني يا ريت القش
قشقاسم من كالزماني يا ريت قشقاسم شيرينها ليلي ممدينا جرقد لك موتو فرينا يا خينا جرقد لك موتو فرينا يا خينا جوهر الشاعر أنا قيمة يا الكمبل جوهر الشاعر أنا قيمة يا الكمبل شيرينها ليلي يا الممدينا شيرينها ليلي يا الممدينا يرقد لك موتو فرينا يا خينا يرقد لك موتو دەست خۆش دەنگە خۆش مامۆستاگیان دەستپەنجەی برادرانی موزیسیانی ئەرە مامۆستا بەرەمی تازە چییە؟ ئێستا بەرەمی تازە چییە؟ بەنیازیت بەرهەمی تازە کۆمەڵک بەرهەمم هەیە دانێکی ناوی شێتەگیانە دانێکی ناوی تازە بووکە باشە گۆرانیشم کردووە بۆ قوربانیانی کۆرۆنا باشە بەم زوانە هیوادارم کلیپی بکەین و توانین بڵاوی بکەینەوە چەند کارێک تریش لە ئەستودیۆ خەریکی کاری مۆزیکوانەیەن کاگە شادمێر یەکێ لەوانە تەمەنە یەکێ لەوانە والنتاینە شەری یەکێکیانی کاکە مازیار فایقە شەریکشانی کاکە دیار قەرەداغی ئیتر بەردەوام سەرقاڵی بەرهەمی دەست خۆش مامۆستاگیان تۆ لە لامانەمەریتەوە شتێکمان بۆ باسکەنەوە و دوایین پەیامی ئێوە ئەمڕۆ لە جەشنە کاکسەرێ زەریا بنێشتەکە بکەین ئەها بەدام بنێشە لە کاک ئاری بەردەوام لە خەویشە لە خەویشە ئەی چۆن نەچێتە ناوە تا هیچی لێ ناتبێ دیار نییە بەڵام تا ئێستا هیچی لێ ناتبێ هیچی لێ نایە نەنەوەیتەرەوە جیرفانی تایبەتی تیا لە ماوە جیرفانە کاک زەریاوەی هاوڕەکەتیان بۆ باسکەوەی شەوەکە کە ناخەوێ یەتەلاتەوە بینە بنێشتە لە دەمای باشە ژان هاوکارێکی باش لە شتەکانمان پێڵە دەست خۆش باڵێ هاوەجبەی خۆمان بلا پەیمانگەی هونەرە جوانەکان ئیتر لە داخلی ماینەوە لە زوو و سەردانی ئەوانمانە کرد تا نزیکەی 12 و یەکوانەی تا عادەتەن تۆ داهێنیشی من ئیتر عادەتەن ئەواخۆن سەیری ئاسمانەکەم و چاوم زەق بوو ئیتر ئەوان خەوتن من هەر چاوم زەق بوو خەبەری بۆیەوە ڕۆیش بۆ دەست شۆر و ئەوانە من هەر چاوم زەق بوو لەولاوە خەبەری بۆ بەیانی نوێژیەکرا و کوڕێکی متەدەین بوو بۆ نوێژ هەڵسات سەیری کرد هەر من چاوم زەق و سەیری ئاسمانەکەم ئیتر بۆ بەیانەکەی لە پەیمانگا دێرینی هاوڕێمانی بینی بوو بیکار دێرین بڵێ کاک زەریا قەت ئەخەوێ تی بۆ ئێوەتی من شەو سەیرم کردووە چاوی زەق بەیانی هەڵسام بۆ نوێژ ئەو هەر چاوی زەق بەیانی زوو هەڵسام هەر چاوی زەق بوو تۆ بڵێەوە کاک زەریا قەت بخەوێ دەست خۆش زەریاگەن دوایین شتێکی خۆتە پێت خۆش بە باسیکەی وڵی هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک لەگەڵ ئەمبار و دۆخە لەگەڵ کۆرۆنایە لەگەڵ گەرمایە لەگەڵ هەمووی ڕووی تێکردو هەموو شتێک لە هەموو لایەکەوە بە هیوای لەش ساغی بۆ هەموو لایەک و سپاس بۆیە بۆ بەرام سپاس بۆ تۆ کاکە کارۆ تۆ وڵایی منە موێ شتێک بڵێم ئێمە لەگەڵ کاک زەریا ئێستا تقریبا 2 مانە خەریکی پرۆڤی مەسرحیەکەین باشە بەڵام لێسا هیچ لایەن و هیچ کەسێک تا ئێستا سەپۆرتی نەکردون
هیچ پارێک شوان بۆ سرف نەکراوە کە زۆر نزیک بوونەتەوە لە عەرز بە هیوایەوەم کە مەسەرەن سەپۆرت کرێن و ئیشەکەمان بگاتە عەرز. خۆشبەخت ببین ئەمڕۆ لە لامامون کاتەکەم و بەڵام زۆرە بەخێر ڕۆژنامەکەتان جوانتر کرد سپاس بۆ ئامادەبوونتان.